بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشوستانم، ژیانی ئەولیا گەورەکان هیمەتێکی زۆر گەورە بە ئینسان ئەدات. کاتێ حیاتی ئەوەلیە گەورانە ئەخوێنێتەوە و لە خزمەتی ئەوەستێ کە چۆن ژیانیان کردووە لەگەڵ خوایە، چەند خواناز بوون، چەند ئەهلی تاعەت بوون، چەند پەیوەندیەکی ڕۆحی پتەویان لەگەڵ ڕەب العالەمینە هەبووە، وهای لێیە کە ئەمیش وردە وردە بکەوێتە سەر سکەی ئەو ساڵحانە. بۆیە ئێمە هەر جارە و لە خزمەتێکێک لەو ساڵحاناین، لەو ئەولیا گەوراناین، لەعەل خوای گەورە بەهۆی کەلیماتێکی ئەوانەوە و وشەیەکی ئەوانەوە و ژیانی ئەوانەوە دەرگایەکی خێر لەسەر دڵ و دەرونی ئێمە ئەکاتەوە بەرەو پەروەردەیەکی دروست و قوڵ و قاڵ هەنگاو ئەنێن. یەکێکتر لەو وەلیە گەورانەی کە لە جیهانی ئیسلامیە ناوی ناکوژێتەوە و بەردەوام هەر ناوی ئەبێتە ڕۆژی دوایی، بریتە لە ئەسەریی بن المغەلەس ئەسسەقەطی ئەبول حەسەن کە لە ساڵی 160 کۆچی لەدایک بووە. لای کوردەواری خۆمان ئەڵێن سری سەقەطی، ئەوە مەشهورە، مامۆستا کۆنەکانمان ڕەحمەتی خۆیان لێبێ کە باسی ئەم پیاوە گەورەیان ئەکرد ئاوا ناویان ئەهێنا، ئەیان و سری سەقەطی، بەس لە ئەسڵا وشەکە ئەسەریە، ناوەکە بە کەسری سینەکە نیە، بە فەتحی سینەکەیە، کە ئەم پیاوە گەورەیەکە کە لەوانەی لە خزمەت شێخ مەعروفی کەرخیە پەروەردە بووە و تالیب و تەلەبەی ئەوە. ئەفەرمێ دوکانێکی زۆر گەورەم هەبوو، قوماشم ئەفرۆشت، کەسابەتێکی زۆر باشم هەبوو، خەڵکێکی زۆر سەردانی ئەم دوکانەیان ئەکرد. ئەفەرمێ ڕۆژێ شێخ مەعروفی کەرخی تەشریفی هێنا هاتە ناو دوکانەکەەوە، مناڵێکی هەتیوی پێبوو. فەرمووی جلوبەرگ بۆ ئەم مناڵە هەتیوە بکە. ئەڵێ منیش گەڕام کام قوماش زۆر نازدار و چاک و جوانە، جلوبەرگم بۆ مناڵە هەتیوەکە کرد. ئەفەرمێ شێخ مەعروفی کەرخی کە ئیشەکەم هەموو جێبەجێ کرد و ئەوانە ڕێکوپێک و پارۆشتم هیچ وەرنەگرت. فەرمووی بەغەض الله ئیلەیکە الدنیا وأراحك مما أنت فيه. خوای گەورە دنیا لە پێشچاوت ناشرین بکە و ئیسراحەتت بداتێ لەو کاروبارەی کە تایەت. ئەفەرمێ لە دوای ئەوە وردە وردە دەرگای تەوبەم لێکرایەوە، كل ما أنا فيها من بركاته. ئەفەرمێ هەرچی ئێستا کە خۆم ئەبینمەوە، حاڵ و ژیان و وەزعم و لە ڕووی مادی و معنەویەوە سری سەقەطیەکە لە پیاوە هەبووەکان. ئەفەرمێ هەر هەمووی لەو کەلیمەی شێخ مەعروفی کەرخیەوە هەست پێ ئەەکەم و دەرک پێ ئەەکەم. شتێک زۆر گرنگە لەم ئەولیا گەورانە، ئێمە زۆر کات لە ڕاستیان نمونەیەکی ناشرینی تەسەووف وەها پیشان دراوە کە ئێمە هەمیشە کاتێک کە تەسەوور ئەەکەین پیاوێک پیاوی سوڵتە بێ، پیاوی ئینگلیز بێ، پیاوی ئاوایەتە پێشچاومان. ئەو مەشایخە گەورانە لە زیهنی ئێمە ڕەنگ و وێناکەیان ناشرین کرا. ئیتر چ دەسێ ناشرینی کرد، چۆنی کرد، ئەوە قەزەیەکی گەورەیە، چونکە جیهانی ئیسلامی لە هەموو کایەکانەوە ئیشی لەسەر کراوە، بۆی نەتوانێت هەستێتەوە، نەتوانێت دروست ببێتەوە، کەسی گەورەی یا دروست نەبێتەوە. لە دوو بوارە هەموو ئەو ئەولیا گەورانە کاریان زۆ کردو. یەکیان ئەهلی حەدیث بوون، هەموویان سەنەدیان هەیە و هەموویان ڕیوایەتی فەرموودەی پێغەمبەریان هەیە صلی الله عليه وآله وسلم. هەموو ئەوانەی کە باسم کردوون حتا سری سەقەطیش هەموویان سەنەدەکانیان ئەگەڕێتەوە سەر پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم. ئەهلی حەدیث بوون، زۆر وێڵ و شەیدا و عاشقی حەدیثەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. و ئەوانە مسنیدەکانن، هەموویان ناویان لە سەنەدەکانە هەیە. فوضەیلی کوڕی عیاض ئەگری، عەبدوڵڵای کوڕی مبارەک ئەگری، هەر یەکێک لەوانە سری سەقەطی ئەگری، هەر کەسێ مەعروفی کەرخی خۆی ئەگری، ماوەساکەی هەر کامێکیان بێت هەموویان ئەهلی حەدیثن. دوو هەموویان ئەهلی جیهادن، هەموویان خەڵکانێک بوون کە لە مەیدانی جیهادا خۆیان پەروەردە کردووە. خەڵکێکی لەرزۆک و ترسنۆک و ئەوە نەبوون لە ئومەتی ئیسلامی، ئەمانە پیاوانی زۆر گەورە بوون. بۆیە یەکێک لە کارەکانی سری سەقەطی شەر تەنها ئەوەیە لە بەشێک لە حیاتی خۆی ئەو ثغرانەی لە زەوی ڕۆما کاتێک کە ئەخیر نقطەی مسلمانان ئەچون لەوێ خەریکی
جهادکردن و مرابطە بوون لە پێناوی خۆیان و حرەسیاتیان ئەگەر لە پێناوی خۆیان بۆی کافر هێرژنێنێتە سەر ئومەتی ئیسلامی خاڵی یەکەمیان گرتبوو سەرڕمی ئومەتی ئیسلامی بوون بۆ لێدانی کوفر و کافر کە ئەمە خاڵێکی زۆر گەورەیە لە فکری تەسەووف ئەبێ معالەجە بکرێ کە ئەهلێک کە خۆیان بە ئەهلی تەسەووف بزانن ئەبێ ئەهلی حەدیث بن ئەبێ ئەهلی جیهادکردن لە پێناوی خۆیان بن ئیلا ئەبێ ئەم دوو سیفەتەیان تیا بێ کە عامەتی ئەولیای گەورە هەر هەموو ئەم سیفەتەیان تیا بووە حتى سر سقطي خوي أفرمي لا الرواياتك أفرمي جارك لجاركان لناو أرض الروما على اشتكي زور قورا من دسكوت وإذن يندان خيارك زور لوكوتو وتان كي خيار أخوا بخوا الله من جدا بازيم دس مكر بخيار خواردن وتو أما يكم جار ملاجياني خوا بإسراحة لسر حلال دابنيش أو أمير إيمان داران برياري دا وإذني دا وأم خيارانو بكار بينين شكو خيار شتيقني هل بجيري وإسفادي لي بكري يعني توزيع بكري أفرمتشن خياركم خوارد وهندي أوم خوارد هاد بدل ما أي سر خريكي تشيت خريكي أويك لسر رسقكاني خوا أتوي خود بجياني وقوربكيت ودولمنتكي أتوي سكي خود تيركي بجهدي همو مجاهدان بيكوا كأم شوانيان قرتوا تو بشكيكي بچوكي لمانا أفرمي لويش نمتواني كا طواو تير سكي خوم لو حلال بخوم تصور كان أمانا لقل هبونيان لبردسيانا هميشه خويان قرتوا تو أفرمي يكيق لجاركان بساحلي بغداد أروشتم يكيق للروايات كان أفرمي 20 صال بقراخي دجلاهر أهاتو أتو أقرا أفرمي خلقكم بيني كوبو بونوا عجاب ليهات الله قري تيابو كوري تيابو كري تيابو لالي تيابو الله تو أول شيء هم تان ليرا كوبو نتو وتيان خوما بيني وليرا لم شونا بكو بينو بياويك الصالحية بهانا منو الله سكسي كي ملثم هاد دمو شاي بيشرا وبس شاي بدروبو الله سبحان الله دعاء بو هر كامشانا كر خوي قور الشفاء أدا الله منيش تون دسيم قرت وتمنابي بروي هاتوم تشنك بمساحلا أقرم ما مصايكم دسك بروردمك فرمي خلى عني فإنه غيور لم قرر لمن بقرر خوا جل جلاله زور غيورة لسر عبدكاني نوكو سيري سري توبكا سيركا توب بيوسبوي بنفر يكتر وغيري خوي أقر بيوسبوي بغيري خوي ويترتو أكوي أبي بيوندي تنها لقل خوايا أبي وازل من بين داولا سروبك داولا أسمان داولا خدابك جل جلاله لوي إيشي تو لوي نقل لا من أفرمي سر سقطي رحمتي خواي لي أفرمي جاري كان همو بازار سوتا الله خبري عن بوه هنا موتيان بس دكانك يتوانا سوتا الله وتم الحمد لله الله والله 6 صال الرجل استغفر الله مثلا ام الحمد لله يكردو ام الحمد لله دليلي او كبيوم خوش دكانك من نسوتا ودكاني مسلمانان سوتا الحمد لله كلا سر إيشكي خوما يا لوي مسلمانان سوتا الله فرقي دكاني منو دكاني مسلمانان شيء الله 6 صال الرجل استغفاركم هشتا شرمكم هستكم هشتا عقوبم لسر او كلمه الحمد لله يكردوما بوي افرمي هندق لعبادات كانسان ايكا وتصورك عبادتي كردو بلان لبشتي عبادتك وشتيكي ترهي أبي زور أجاي للضلي به بو أم الحمد لله أكي تو نجاة دبو همو مسلمان زرريان كرد يا تنهاتي وصفات جزار بي لسر أويك تو لنا أم نقمتان أبوي لسر كاميانا أفرمي 6 صال رك أستغفر الله لسر أو الحمد لله أكم أفرموني كمين كز لبغداك لمسائل توحيدا قصي كرد بريتيب ولا سري السقطي رضا ورحمتي خوالي به أفرمي جارك دراوسي كان هاد بولاي زول لي بارايوتي كركم جيراوة يا ورا لقال ما أبوي بري بي يا ناميكم ببنوستو مشهوري لبغايا باشكم كركم بربين أفرمي أيش شو دزنيجي قرتو دسي كربن نيوش كرد نيوجكي دريش كرده ودريش كرده والله أفرتك بيتاقد بو وتي أي هاوار من هاتون بولاي تو واسطيكم وبكي توش خريكي أويت أفرمي كالسلام يا وتي كتشم أو إيشي توم أكل ليرة هاوار أكل لأخواك كركات برببه الله وتي من الله خود ورا لقال ما ورا كركم بربدا شفاعتكم بوبك فرمي الشفاعات بوكرد والشفاعات بوكرد فرمي لو كاتا أفرتي كتير هاد بم أفرتي وذكر وتي ورا بقرّوا بدويتو أقرّن كركة قراوته تصور كان أمبيا وجورانة شون عبدات يعني كردوت كاتك كاري مسلمان جيشتو تلاين شون بارونا ولا أخوات شون داوان كردوا
لەگەڵ هەموو ئەم شتە گەورانەی کە لە سەری و سەقەطی دەرکەوتووە، ئەبول حەسەن دەرکەوتووە، کەڕاماتی زۆر گەورە پیاوێکی زۆر صالح بووە. ئەفەرمێ ئەشتەهی ئەن ئەموتە فی غەیری بەغداد، وەڵڵاهی حەزەکەم لە غەیری بەغایە بمرم، ئەخاف ئەن لا يقبلني القبر فأفتضح، ئەترسم لەوەی کە قبر لە خۆیم نەگرێ حەیام بچێت لەناو بەغایە خەڵک ئەم ناسی بەم هەموو عیبادەت و بەم هەموو تەقوا و دینداری و خواناسی کە هەیەی. یەک کۆمەڵ ئەقوالی گەورەی هەن کە ئێمە زۆر مەبەسمانە لە خزمەت قەولی ئەم وەلیە گەورانە بین لەعل رب العالمین بەهۆی کەلیماتەکانەوە دڵی ئێمەش نەشتەرگەری ئەکات و دەروی خێرمان لێ ئەکاتەوە. شتێکمان هەیە پێوتێ ئیستیدراج. ئیستیدراج ئەوەیە خوا نیعمەتت ئەداتێ بۆ ئەوی تووشی عقوبەت کە. کافر جاری وا هەیە نیعمەتێکی زۆری ئەدرێتێ، لە پشتی نیعمەتەکەوە ئەبێتە حەسرەت و نەدامەت لەسەر دڵ و دەرونی. ئەفەرمێ ئەگەر یەکێک لە عەبدەکان هات خوا جەل جەلاوە عیبی خۆی لێ شاردەوە، عیبی خۆی نەئەبینی، هەرچی سەیری ئەکردێ بخواوم پیاوی چاکم هیچ مشکلەیەکم نییە، و بەردەوام عیبی خەڵک ئەهاتە بەردەسی، ئەفەرمێ زۆر ئاگای لێبێ و ئیستیدراجە. لەوەچێ بەهۆی ئەوەوە کاتێک بەخۆی بزانێ خوا جەل جەلاوە عقوبەیەکی زۆر گەورەی بدا. بۆیە باشترین کەس ئەو کەسێ عیبی خۆی ئەبینێ و چاوی لە عیبی خەڵک کوێرە، نە ئەوەی چاوی لە عیبی خۆی کوێرە و چاوی کراوەتەوە لەسەر عیبی خەڵکی. وەکو ئەمڕۆ ماشاء الله هەمووان عیبی یەکتر ئەبین، کەسمان عیبی خۆمان نابینین، شەرمەندە بووین لە بەر عیبی خۆمانە، کەچی هەر یەکەمان عیبی براکانی و دۆستەکانی هەر هەموو ئەخوێنێتەوە ئەبینێ. ئەفەرمێ ئەگەر مرۆڤەکان چۆن بە سۆزن لەگەڵ مناڵەکانیانە، ئەوە بە سۆز بوونای لەگەڵ نەفسی خۆیانە، بەخوا لە قیامەتە تووشی هیچ ناڕەحەتێک و مەتاعب و زەحمەتێک نەئەبوون، نەجاتیان ئەبوو. بەڵام طبیعەتی ئینسان ئاوایە، لەسەر مناڵەکەی زۆر بە شەفەقەتە، زۆر بە ڕەحمە، زۆر بە زەیە، کەسی گوێ بە خۆی نادا، خۆی تووشی گوناهەکە، خۆی تووشی شەرمەزاری ئەکە. ئەفەرمێ ئەگەر ئەو بەراو حەریصە باوک مناڵەکەی تووشی گوناهێک نەبێ، کەچی خۆی گوناهەکە ئەوێ توش نەبێ. جارێک یەکێک لە دۆستەکانم زۆر ئەهلی عارەخۆری و ئەمانە بوو، دوایی بە خێزانی وتی بوو لە سەرمەرگا، وتی ئەم کچەی من بەس نەیە بە عارەخۆر. تەسەور کە باوکێک کە خۆی لەو پەڕی گوناهکاریایە بۆ مناڵەکەی بۆ شێوازە فیداکاری ئەکە، خۆی لەو پەڕی گوناهە بۆ شێوازە. بۆیە ئەفەرمێ سەری و سەقەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەبول حەسەن ئەفەرمێ وەڵڵاهی ئەگەر ئەو سۆزەی بەرام بە مناڵەکە تێبەرام بە خۆت هەدبێ لە قیامەتە بە هیچ شێوازێک ناگەیتە ناو ناڕەحەتی و زەحمەت و سرورێکی زۆر گەورە ڕووتی ئەکا لە قیامەتە. ئەفەرمێ هەرچ کەس قەدەری نعمەتەکانی قەدر و سنووری نعمەتەکانی خوای نەزانی، خوا لێ ئەسەنێتەوە لە شوچێکەوە کە پێی نازانێ. ئەفەرمێ هەر کەسێکی لە مصیبەتەکانە زۆر لەسەر خۆ هێمن بوو ئیلا خوا پاداشتی ئەداتەوە، پاداشتی ئەو مصیبەتی ئەداتەوە. ئەفەرمێ پێنج شت هەن زۆر ئاگاتان لێبێ، ئەو پێنج شتە ئەحسن الئەشیاء لەسەر زەویە. یەکەمیان البوكاء على الذنوب، کە گوناهت کرد وەلەو یەک قەترەش بێ، بە زۆریش بێ، گریان کە با فەرمێسکێکت بێتە خوارەوە بەسەر گۆناکەتە، لەسەر ئەو گوناهەی کە کردوتە. ئیصلاح القلوب، دڵەکەت دائیمە خەریکی ئیصلاح و چاکسازی بەتیایە. ئەو ئێمە دەرەوەمان هەومان جوانە، هەومان خۆمان ئەڕازێن و ئینجایینە دەرەوە، ناخت بڕازێنرەوە، دڵت محاولەی ئیصلاح بە لەگەڵیە. طاعة علام الغيوب، دائما طاعتي أخوة يبكى علامة بهرتشي اشتشارا وكانوا هم أزاني. جلاء الرين على القلوب، هرتشي جنجو جالة بسر دلطة واللايبة، وألا تكون لما تهوى ركوب، هرتشي اشتيك حزد ليبو سواري ما ببتو لقليا، حزد لموبايل، حزد لباري، حزد نازان مخواردن، شوين همو أوانا مكوا، هرتشي نفس الدواء يكر بدواء مرة رايقرة بيوسينا. أفرمي أحسن أشياء لم سرزويا بريتيا لم بينشتا. أفرمي همو خلق كان لكاتي عبادة كان وكويكن أعمال كأك سما هما لم زكوتان نوجكن هما وكويكن. لو أشي بياويكي زور سادي داما ومن هبل لأخيره وكسمان حسايبونكن لا يخوار رتبي لهر هما من برستره قورتره. أفرمي للدلا كي أدبي زياتر ببرامبر بخوا جل جلاله أو كس قريب ترى الأخوة أجنا ما هو من عبادة تقارب سهرة ومن بالرجوبين. بس لو أشي الرجوع كسي كبي لم هلا بجاء بشي همو أمتي إسلامي بك أجرك أو عند فضيلتي جورة بلا إخوة جل جلاله أو عند بدلوا بالروح لقى الخوايا به أو عند حسن أدبي بكاره هنا به لقى لحضور إخوايا بوي أفرمي وإنما قارب من قارب بحسن الأدب بين يدي الله
لكاتك كلا حضوري خويا أو بري أدب أنوينه وبكاره هنا أما أبيت ما ينزيكي لخوا جل جلاله أدب بلاي سريو السقطية وزور جرينج بوي أفرمي أقاد ديبه همو أو روشتاني كلا تو در أكون أو الترجمة عقلي تو أكا أندازي عقلي تو لكوي كمالي عقلي تو لكوي جاري وهي كمالي عقلي تو لوايك يقنا هجلي نزيقناك وتو هند قنا هي عقلت كاملت يا أسزور من هي همو سرزي بين بردس يكفلز دزيناك كمال عقلي هي لمسلي دسباكيو أمينيا بلام لمسلي جنس وآفرة أو أنا سيرك زيادة ربيئك كمال عقلي نية ساذج عقلي جاري وكسك بيرة عقلي وكو جنجي من الله ما ملائك لو مسألة لهريك لمسألة كان همانا للرياء أقام لخوما خوما نية وكم منالك تسرتات شون يتناودين وحزك خلق دس خوشيكي ليبكن آوايا هشمانا لو صفة عقل كمالي هي بويا أفرمي آقاتان لبي الأدب ترجمان العقل أدب ترجمة عقلي تو أكاد شنك عقلت قورية شنك لقل ميوانا لقل خيزانا لقل منالة همو أما هر آدابك تو أينويني هر هالشونيك إيكي نشانه أو يخللك لعقلي تو يا هيك أما فكري كي زور قورية دراسيكي هر سر بخوي إيش يقلم فكرة قوراني هاوني أما لفكري سريو السقطية أفرمي من خاف الله خافه كل شيء أفرمي خافه كل شيء أفرمي هركسي لأخوة جل جلاله بترسي حرشيشتا لسر زوي لو أترسي هرشيشتا لبرانبر أو نوش دا أدا ما دام أم مخافتك طوابي لأخوة جل جلاله هي أفرمي أجر الرجل للرجان بينيت ناوت لنا وخلقها دار كرت خلق بباشا باسيان كردي دراوسي كانت خزمة كانت كسا كانت قرككت شاركت ولاتكت وعيب وعارض زور بخوا ستري كردو أفرمي الزور لخود بترسى احذر أن تكون ثناء منشورا وعيبا مستورا زور لما بترسى ثناد لنا وخلقها بلا وبيته وعيبا كان يشرب شارينا يتر أوكاتي أويا أبي الزور بيدا خو تشونا وبخوتها بكي شكا أو نزيك لويك يتر خواجة لجا عقوبات بدا عيبا كان يبو شاردوي ناوي بدر كردوي بجواني هشتا لقل أوشاتو حذرناك إلى رب العالمين لباسي توكل أفرمي توكل بريتي لشي أو حول قوتي خود هيتشان بهيش يوازق الله خود نيالي تو لي داب بري خويا لا حول ولا قوة إلا بك هرشي حول وجولة وحركة لسر أمزي وقران كاري هي هر هموي هرشي قوة هيزو دا صلاة هموي بتو يا خويا للاي تو يا إلهي هشتك لله مني ولا نفسي من نية كوتاقسي كلا خزمتي أبين أفرمي كرة كردوا نارحتها بلا مزوري جناها تصفية وشاكسازي لنا وكردوا كان نارحت أفرمي تصفية العمل من الآفات أشد من العمل ممكنة نوجد بها بكري بس نوجد بها ساغنا كريتو ممكن الرجل بها بجيري بس الرجل بها ساغنا كريتو بوخوا بويا جرينج أوانيك تو خدي عملك جيب جيك شني أم عملانا لبرخاتي خوا كردوتا شنك بي وست بخوا شنك ريكي راستي لنا عملك أنت لقى الخوايا جل جلاله أم بيا وجورا هل لنا بغايا وفاتك لششي ما يجي بيروزي رمضان ومبارك رمضان لصالي دوسطو بنجا وسي كوتشي هزارو دوسط صالق لموبر لمقبري معروف كرخيك الناسرا وقورك هي وتواجدي هي ولا أنا جريو خلقي كزور نيجي لسر أكنو لو زمنه حتى استا ناوي بجواني وباكي ماوتو داوا أكن لذاتي باكي پروردگار رحمته بزي خوي بسرمانا ببارنا خوي جان كرمي خود بسرمانا ببارنا إلهي إيمان من سلامتك إلهي لقناها كان بمن بارزا پروردگارا گوزاوینا و گناه کان من مکه الهی زور گناه من هي چاره نفسي خو من ناكن خو من ادين دسي تو چاره من که يا رب العالمين تو لگناه دور من خرو يا اكرم الاكرمين تو بزي بسرمانا ببارنا يا رب العالمين خوالد أبارنا ولد ألالينا وبرحمتي خوتو وبزي خوتو وبكرمي خوت بمن بخش يا رب العالمين بمن بور يا أكرم الأكرمين إلهي إيمان من دام زراوك روح من أسودك بدينك يا رب العالمين إلهي لم زمني فتنة وفسادا خو من أدينا دسيتو أي أو كسي قد سبارد لايتو زاينا به وخو من سباردي توكر يا رب العالمين إيمان وعقيدة من سباردي توكر أخلاقي خو من سباردي توكر وخزان وهوسر ومنال وشمن تار روجي قيامة سباردي توكر يا أكرم الأكرمين
دایک و باوک و خوشک و برا و خزم و کەس و کار و خۆشەویستان و عەزیزان و مامۆسان و قوتابیانمان هەموویان سپاردەی تۆ کرد یا رب العالمین. ئەی ئەو کەسەی کە قەت سپاردە زایە ناکەی لەم زەمەنی فەسادات زایەمان مەکە. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بێ کەسە یا ئیلاهی سپاردەی دەستی تۆ ئەبین یا ئیلاهی زایەمان مەکە لەم ساحە و لەو مەیدانە یا رب العالمین. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. مسلمانان ئەمڕۆ لە زەحمەتێکی زۆر گەوران. خوایە بەهانای ئەهلی غەزەوە وەرە، خوایە دەروی خەیریان لێ بکەرەوە یا ربی. خوایە سەری یەهود و نەسارا شۆڕکە زەلیلیان کە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین همەتی بەرزی دینەکە بخەرە ناو دڵ و دەروونمان یا رب العالمین. بەهێزمان کە دروستمان کە پەروەردگارە سیادە و قیادەی جیهان بخەرەوە دەستمان. ئەزانم یا ئیلاهی ئەمە کەڵکی ئەومان نییە، تۆ خۆت کەڵک دارمان کە، تۆ خۆت دڵمان یەکخە وشەمان یەکخە. بەهێزمان کە لە خزمەتی دینەکەتە یا ئەکرەم الئەکرەمین. خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت و بە بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت دەرگاکانی خەیر بەسەر ئەم میلەتە بکەرەوە یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمڕۆ زۆر زیلەت ئەچێژین، سجنەکان پڕن یا ئیلاهی بەهانایانەوە وەرە، یا ئیلاهی خوێنی زۆرمان لێ ڕژاوە بەهانامانەوە وەرە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت نەسەڵتمان پێ عەتاکە، بمان خەرەوە سەرسکەی هەستانەوەی ئەم ئومەتە یا رب العالمین. ئیلاهی لە ئیختیلافە وردەکان ڕزگارمان کە نەجاتمان بدە، گەنجەکانمان، پیرەکانمان، مەلاکانمان، شێخەکانمان، داعی و بانخوازەکانمان یا ربی خۆیە لە ئیختیلافی ورد دووریان خەرەوە، بەهێزمان کە دڵمان یەکخە، ئامانجەکانمان دیاری کە. پەروەردگارە تۆ نەخشە ڕێمان بۆ تەرتیب کە. پەروەردگارە ئێمە خۆمان کەڕ و کوێر و بێناز و بێکەس تەنها تۆمان هەی، تۆ دروستمان کەرەوە یا رب العالمین. یا ربی خۆیە هەر گرفتێکمان هەیە بۆمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە. ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان قەرزارە قەری سەرشانی سووککە، ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیادکە. ئیلاهی لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت لێ خۆشبوونی خۆت یا ئیلاهی بەسەرمانە ببارێنە. ئەومان کە گونەهبارە یا ئیلاهی لە گوناهەکان ڕزگاری کە، خۆیە لە گوناهەکان ڕزگارمان کە، خۆیە لە گوناهەکان ڕزگارمان کە. پەروەردگارە ئەو گوناهانێک کە بوونە عقبەیەکی گەورە لە بەردەممانە ناتوانین بەرەو لای تۆ هەنگاو بنێن یا ئیلاهی زاڵمان کە بەسەر گوناهەکانە، زاڵمان کە بەسەر نەفسی خۆمانە، زاڵمان کە بەسەر شەیطانە، یا ئیلاهی زاڵمان کە بەسەر شەیاطینی ئینس و جینە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان کە قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیادکە. خوایە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ محتاجی حەراممان مەکە، لە هەموو شتێکە ئەوەندە حەڵاڵمان بدەرێ یا ئیلاهی محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی هەر نەخۆشیە پێمان زانی و پێمان نەزانی و شیفامان بدە، شیفا بۆ نەخۆشەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت و بە کەڕەمی خۆت هەر کەس پیاوەتێکی لەگەڵاکردن لە هەموو ژیانە خۆیە تۆ خۆت پاداشتی بدەرەوە، تۆ خۆت دەرگاکانی خەیری بەسەرا بکەرەوە، تۆ خۆت عەفوی کە یا رب العالمین. ئیلاهی ئەوەی لە ڕووی مادی و معنەوی خزمەتێکی ئێمەی کردووە یا ئیلاهی ئێمە توانای پاداشدانەوەی کەسمان نییە، تۆ خۆت پاداشتیان بدەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لە ژیانمانە، لە ماڵمانە. یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێن لە کاتی سەرمەرگمانە، لە ناو گۆڕمانە، لە کاتی زیندووبوونەوەمانە. یا ئیلاهی بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵمان کە لەژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بە خزمەتی ئەو خۆشەویستەمان بگەیەنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت و بە ڕەحمەتی خۆت سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەر صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە، سەڵاوت و سەلامی خۆت بەسەریا ببارێنە، سڵاوی ڕۆحی ئێمە پێ بگەیەنە، خۆشەویستی و مەحەبەتی ئێمە پێ بگەیەنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوان بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەسەر ئەم دینە بمان ژێنە، لەسەر ئەم دینە بمان مرێنە. یا ئیلاهی لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، ئیمانێکی ڕاسیخ لە دڵ و دەروونمانە دا بمەزرێنە یا ئەکرەم الئەکرەمین. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناهي من الشيء أجبوري وخالي من قبلك.